ژمارەیەک ژینگە پارێزن لە پارکی هەواری شار ڕێنمایی فێرکاری بڵاو دەکەنەوە بۆ شێوازی کوژاندنەوەی ئاگر. ئەم کەرەستەی کە بەدەستیانەوەیە پێی دەوترێت بەتانی ئاگرکوژێنەوە. ڕێکخراانی ئەم فێرکاریە دەڵێن دەیانێت ئەو کەسانە ڕابێنن کە لە باخچە و دارستانە دەستکردەکان کار دەکەن. لە بڕووی کە پارەی کەمتر تێچل چاو هۆکاریترا ئەمە لە هەموو گوندێکە لە مشتەکەم و ماڵەکەتوانە بەکاربێنێ کەویش ئاگر بڕکردنە ئاگر بڕکردنەکە چه بریتە لە سووتانی ماوەیەک بڵێن بە درێژی بەپی گەوری و بچووکی شوێنەکە بۆ مەسافەی چەند مترێ بەپانی بە یەکێکی سووتێن لە پێشەوە بەمەش ئەکوژێتەوە بەو شێوەیە ئەگەر هات و ئاگر کەوتۆ لە شوێنەکە ئەمە بەتانیەکی ئاگرینە ناسووتێن بەتانیە چەند ئاگری بکوژێن وەکو خۆی ئەمێنێتەوە لەبەرەوەکو جاران بەگەڵایە بە بەتانی تەڕیا بەگەڵاوە شتێکی کردداری نەبوو یعنی نەکرا ئەو گەڵای ئەسووتە گەرمە بووی ژە سووتا کەسەکەی بەدەستەوە نامە بەڵام ئەمە هەرچەند بەکاری بێنێ وەکو خۆیەتی ئاگرەکەشە کوژێنێتەوە و کەمیشی تێش شتێکی ئەوە تقریبان 18 بۆ 20,000 تێچێ خەتێک دروست ئەکا هێڵێکی ئاگر دروستەکە و جەماعەتێکیش لە دواوە ئاگرەکە ئەکوژێنەوە. هەر لە کاتی ئەم فێرکاریەدا ئاگر کرایەوە بۆ ئەوەی بەبەتانی تایبەت بە کوژانەوەی ئاگر بیکوژێننەوە بەڵام بەهۆی گڕوتینی ئاگرەکە و بربڵاویەوە لە کۆنتترۆل دەرچوو. بەڵام بە هەوڵی بەردەوامی ڕێکخراانی فێرکاری ئاگرکوژێنەوە بە شێوەی زیرەکانە بە هاوکاری تیمەکانی ئاگرکوژێنەوە ئاگرەکە کۆنتترۆل کرا و هیچ زەرەر و زیانێکی نەبوو. ئاگربڕێکە بە شێوەی سووتان یعنی تو هەڵەسیت ئاگربڕ لە ناگەڵ ناوچەیەکی ترە ئەەکەیت بۆ ئەوەی بەشەکەی تری نەسووتێ. ئەم ڕێگەیە ئەگەر ئەندامەکان و تیمێکی تەواو لەبەردەستا بن ئیشەکە زۆر سەرکەوتووە بێت و زۆر سەریع و کە مەسرف و زۆر ئاسانە. هەموو ساڵێک لەگەڵ هاتنی وەرزی گەرما بەتایبەت لە چیا و دۆڵەکانی هەرێمی کوردستان ئاگرکەوتنەوە ڕوو دەدات کە وەک بەرگری شارستانی دەڵێت هەزاران دۆنم لە پوش و پاوان هەندێک کاتیش باخی هاوڵاتیان زەرمەند دەبن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.